لە گەڕەکانی هەولێر حاتە هەموو سارێ لە هاوینان ئەو کێشەیە ڕوودا خەڵک دەبێ ئاو بکڕێ بە پارە ئێستا هەیە دارایەکەی ئەوەندەینێک کە ئاوی بکڕیتن یانش ئەبێ چاوەڕێ کاتن شەو ڕۆژ لەسەر ئاو ڕاوەستن هەموو ساڵێ ئەو وەزعی ئەو هەولێرەیە دەبێت چاوەڕێ کاتن کە ئاوی بکڕیتن بەرێ ئاومان کڕیوە بە 30,000 ناوەڵێ بەخۆی ئیش حکومەتی دەبێ ئاوی دابینکە چۆن یانە خەڵک ئاو نەبێت دەبێ ئاوی بۆ خەڵک دابینکەن چۆن دێن داوای پاراکەم بۆ مەسەرەن بۆ ئاوەکە هەر دەبێت داوای ئاوەکەش بۆ خەڵکە دەبێت داکرێت خۆی لەسەر حکومەت ئەوی شەک بووە هێستا خەڵکەیە بۆ نمونە لە ماڵەوە سبلیتی نییە چاوەڕێم بەردەکە دەکە ئاوی تێکاتن هەیە ملاڵی ورد خۆی ڕاستەکە لەسەر حکومەت دەبێت ئاوی دابینکە هەموو ساڵێ گەڕەکانی هەولێر ئەوە کێشەیەتی ئەوێ ئاوەکەی چاکەن و ئەو شتەیە داواکارم ئاوی چاکەن و خەڵک ڕاستی دەوی بکرێتن بە 30,000 15,000 هەیە کەم دەرەمەتە ناتوانانی بکڕیت باوەڕکە 15-20 ڕۆژە دەبێ بێ ئاوین ئەو کارەکەی بۆ ئەم ساکەم زۆر باران کەم باری یعنی ئەم ساڵانەیە وشکە ساڵی بی ڕێوەڵە کێشەی دروست کردووە ڕۆژە بووە بە 3-4 ڕۆژ ئاومان نەبووە مەسەڵەن ئاومان نەبوو بیخۆین تانکەرمان کڕیوە بەخوا هەیە بە چلی هەیە بە 50 هەیە بە 75 باگرانێکی زۆری کردە سەر ئێمە وەزە خراپەی ڕاستی کێشەیە تو بڕۆی ئاو بە 30,000 40,000 50,000 بکڕی نەخێت پێویستە لایانی پەیوەندیان حکومەت هەستن بە جێبەجێکردنی بۆڕی و شتی و ئاو ئەمانە بۆ دابینکردنی ئاو بۆ هاوڵاتیان وەڵا کەمتە خەمیان نەکردیە بەس پێویستە زیاتر هەوڵ و مادوبوونی خۆیان بدەن بۆ خزمەتکردنی ئەم شارە ئەم وڵاتە بەتاکید بەنسبەت پرسیارەکە دێمە ئەو ساڵ بەداخەوە نەک لە هەولێر لە هەرێمی کوردستان وشکە ساڵیە و ڕاستە هەموو ساڵان هاوینان بابەتی کەمی ئاو هەستی پێدەکرا بەڵام ئەو سەر کاریگەرەکەی زووتر دەستی پێکردە پێشتر لە ناوەڕاستی مانجی تەموز لە سەرەتای مانجی ئاب دەستی پێدەکرد بەڵام ئەو ساڵەکە لە کۆتاییەکانی مانجی پێنجەوە هێماکانی بەدیار کرد لە مانجی 6 زیاتر بووە بە دڵنیاییشەوە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی لە مانجی 7 وە لە مانجی 8 و تا مانجی ئەیلول هەر بەردەوام دەبیتن ئەوەی ئێستا بووە مەسەلەکە بابەتەکە و وشکە ساڵیە دەمینێتەوە سەرەوەی ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی حکوومەت و پارێزگاکان لە چی دەکەین ئێمە هەموو ئامادەکاریەکمان کردی هەم لە ئاستی ئەنجومەنی وەزیران خودی سەرۆکی حکوومەت زۆر بە وردی چاودێری بارودۆخەکە دەکا و لێژنەیەک دروست کراوە لێژنەی باڵای وشکە ساڵی بەسەر پەرشتی بەڕێز جێگری سەرۆکوەزیران کە چەندین کۆبوونەوەی کردە دیراسەی هەموو دۆخەکە کرایە بودجەی پێویست بۆ ئەو بابەتە دیاری کراوە و لە ئاستی پارێزگاکانیشدا ئێمە وەکو پارێزگای هەولێر ژوورێکی عملیاتمان دروست کردیە کە دوێنێ شەو کۆبوونەوەمان هەبوو پێشتری چەند کۆبوونەوەک و ئامادەکارێک کراوە ئێمە دەبێ هەندێک ئیجراعات هەیە بەدڵنیاییەوە دەیگرینە بەر یەکەم شتیش ڕوویدە و قسەمان ئاراستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای هەولێر و سنووری پارێزگای هەولێرە یەکەم هۆکار ئەوان هاوکار بن بۆ ئەوەی دەست بە ئاوە بگرن و ئەوە کاری سروشت و خوددایە کە ئێستا وشکە ساڵیە دووەم ئێمە وەکو حکوومەت چ دەکەین ئێمە بە دڵنیاییەوە ڕێو شوێنە پەلەکانمان دەست پێ کردووە هەندێک ڕۆتینیات هەیە لەوەی بابەتی مۆڵەت و بیر لێدان و ئەو بابەتانە ئەوانەمان کۆتایی پێهێنایە ژوورێکی عملیات لەناو پارێزگا دروست بووە دایرەکانی پەیوەنددار لەناو پارێزگا دەبن هەفتەی 3 ڕۆژ ئەوان دیراسەی دۆخەکە دەکەن هەفتەی 3 ڕۆژ کۆ دەبنەوە لە هەر 48 سەعات جارێک ئەو لێژنەیە دیراسە دەکات لە چێندەر پێویست بکە بیر لێ بدرێ لە چەندێریش پێویست بکاتن ئەو بیرانەی کە بۆ ڕیشتۆرکردنەوەی دەوێت یان ماتۆڕەکان و غەتاسەکانی یان گرفتێکی تەکنیکی کارەبایی هەیە چارەسەر بکرێ بەداخەوە ژمارەیەکی زۆری بیر ڕاوەستاون